اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. درسي بينجمان لا سورة الكهف. أمشو أو آياتنا تفسير دكين بشتواني خواي قورا كحقيقة دنيا من دخاتر وبشيق لمشاهدي روجي دوائي مترسيكان وحالاتي روجي دوائي كتشير وددات وهروها قصة وبسرهاتي آدم وإبليسيش بكرتي. آياتي چلوبينج أعوذ بالله من الشيطان الرجيم واضرب لهم مثل الحياة الدنيا كما أي محمد عليه الصلاة والسلام نموني جياني دنيايا بو بهێنەرەوە کە وەصفی ژیانی دنیا وەکو ئاوێک وایە وەکو بارانێک وایە ڕێک چۆن كماء أنزلناه من السماء ئاوێک بارانێک دامان بەزاندووە لە ئاسمانەوە لە هەورەکانەوە فاختلط به نبات الأرض کە باران دەبارێ و زەوی تێر ئاو دەخواتەوە گژ و جیا و ڕووەک و زرعات گەشە دەکا پێدەگا گەورە دەبێت چڕ و پڕ دەبێت بە ناو یەکدا دەچێ فاختلط به نبات الأرض درەخت تا تێر ئاوتر بێ گەڵاو لق و پۆپ و بەرهەمەکەی زیاتر و گەشاوەتر دەبێ بۆیە ئەو درەختە لەگەڵ ئەم درەختە لێک دەدەنەوە تێکەڵ دەبن لەگەڵەوی تریش تێکەڵ دەبێ لەگەڵەوی تریش تێکەڵ دەبێ بۆ چونکە تێر ئاوە دیقەت بدەیە باران باری زەوی ژیایەوە گژوجیا و ڕووەک گەشەی کردەوە فاختلط به نبات الأرض دوای لە پڕێکە فأصبح حشيما ئەنجا مودەکەی تەواو دەبێ تەمەنەکەی کۆتایی پێدێ ئەم زرعاتە وشک دەبێت ئەم گژوجیایە وشک دەبێت هەشیما يعني يابسا متفتتا وشک دەبێت و تێک دەشتێت تەذروه الرياح با لێی دەدا و وشک بووە و سووک بووە با لێی دەدا و دەیبا سەیری ئێستای بکە سەیری پێشتریشی بکە. پەروەردگار ئەو نمونەیەمان بۆ دێنێتەوە بۆ دنیا یعنی ئەوە ژیانی دنیاە جاوە نەبێت تەنها نەباتەکە وابێ من و تۆ ژواین نەبات بەهۆی ئاوەوە دەبێت و گەشە دەکات و گەورە دەبێت دوای وردە سیز دەبێت وشک دەبێت و بەرەو گۆڕستان مرۆڤ ئاوایە ئێمەش لە دڵۆپە ئاوێک دروست دەبین وردە گەشە دەکەین مناڵین بەهێز و بەتوانا دەبین هەڵدەچین گەشە دەکەین گەنج دەبین بەهێز و توانا دەبین دوایی چی دوای سیز دەبینەوە و پیر دەبین و بە ساڵا دەچین ئەگەر تەمەنمان هەبێ و ئەنجا دەکەویت و لەسەر جێ و دوایش کۆتاییت پێدێت ئەنجا دەبێ هەڵت گرن و بتخەنە ناو چاڵەکەوە ئەوە ژیانی دنیاە. ئەو نمونەیە بۆ چییە؟ لە دەرسی ڕابردوو باسمان کرد کە ئەو دوو هاوڕێیە یەکێکیان دڵخۆش بوو بە باغ و بێستانەکەی و ماڵ و سامان و دنیاکەی خی گەوردە فەرمێت دنیا ئەوەیە هی ئەوە نیە دڵی پێخۆشکەیت وكان الله على كل شيء مقتدرا و بەردەوام پەروەردگارمان لەسەر هەموو شتێک بەتوانە ئەم دنیاە بەو ئاستەدا دەبات لە نقطەی سفرەوە دەستی پێدەکا بەرزی دەکاتەوە دوای دای دەبەزێنێتەوە و دەیخاتەوە ژێر سفر ئاوە خی پەروەردگار بەتوانایە چۆن دەبینین لە ساڵێکا چواروەرزەکە دەبینیت فعلا لە تەمەنیشتدا کە بژیت چواروەرزەکەی خۆت دەبینیت تەمەنت چواروەرزی تەمەنت چواروەرزی تەمەنی خۆت دەبینیت بەم شێواسە دەڕۆیت
کەواتە دنیا ئەوە ناهێنێت ئینسان دواڕۆژی پێ لە دەست خۆی بدات. ئەی دنیا چییە؟ پەروەردگار دەفەرمێ ئەلمال والبەنون زینەة الحەیاة الدنیا. ماڵیش و مناڵیش تەنها جوانی و ڕازاوەیی ژیانی دنیان. ئەجیناوە مەزانە ماڵ و مناڵ کە تۆ ژیان و تەمەنی خۆتی لە پێناودا سەرف دەکەی بۆ قیامەتت ئەوەندە خێری هەبێت، ئیلا لە کاتێکدا نەبێت کە تۆ ماڵەکەت لە پێناوی خوادا سەرفکەی، لە بواری خێردا بیبەخشی و مناڵەکەت لەسەر تاعەت و دینداری پەروەردەکەی، دوای تۆ دوعای خێرت بۆ بکەن، دوای تۆ کاری چاکە بکەن. نە، ئەوە جیاوازە. ئەجینا خودی خۆیان ماڵ و مناڵ حرثی دنیایە. والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. أويك حرثي آخرته وشيلقي دواروجه برهمك بو دواروج دمينيتوا نمالا نمنالا كمردي نمالكت لقلت دي نمنالكت أي شي لقلت دي. والباقيات الصالحات ما وكان أواني كدمين نوا لكردار لقفتار باشا كانت ئەوانە دەمێننەوە. باقیات و ساڵحات بریتین لەو کردار و گفتارە باشانەی کە باقین، بە مردنی تۆ کۆتاییان پێ نایەت. بە مردنی تۆ ماڵ کۆتایی پێ هات، ماڵ هی تۆ نییە، ئێستا تەوزیع کرا بەسەر میراتگرتدا، هی تۆ نەما هیچ. با بڵێن 100 پارچە زەوی و 100 خان و 100 شوقە بە ناوی تۆیە، 100 سیارە بە ناوی تۆیە، بەس کە مردیت هەمووی لەسەر ناوی تۆ لا دەچێ، هی تۆ نەما، باقی نەما بۆ تۆ، تەواو هی تۆ نییە. ئەی چی باقیە؟ ئەوەی کە باقیە الصالحات، الأعمال الصالحة، کردەوە چاکەکان دەمێننەوە. مردیت خرایتە ناو گۆڕ، کردەوەکان لەگەڵت دێنە ناو گۆڕ. سیندوو بوویتەوە، کردەوەکانت لەگەڵت ئامادەیە. خير عند ربك ثوابا، پاداشتی کردەوە چاکە ماوەکان پاداشتی ئەوانە باشترە لای خوا. وخير أملا، خێرتریش جێگای ئومێدە کە تۆ لە کردەوەی چاک پاداشتێکی باشت دەست دەکەوێ، پاشە ڕۆژێکی باشت دەبێ، خوای گەورە ڕەحمت پێ دەکا. ئەوە جێگای ئەمەلە، ئومێدت بە کردەوەکانت بێ، نەک ئومێد و دڵخۆشیت بە ماڵی دنیا و منداڵت بێ، بەخوا ئەوە ناهێنێت. بەڵام دیقەت دێ ئەم تەرازووە کە دای بنین، زۆر بەمان ئینشیغال و سەرقاڵیمان بە ماڵ و منداڵەوەیە، کەم وا هەیە بە ئەلباقیات الصالحات بێ، بە کردەوە چاکەکان. کردەوەی چاکە براکەم هەرچی واجبە خوا لەسەرتی واجب کردەوە باقیات الصالحات، هەرچی خوای گەورە مستحبی کردووە سنەتە بیکەی باقیات الصالحات، هەرچی حەقی خوا خۆیەتی باقیات الصالحات، هەرچی حەقی عەبدەکانیەتی، هی دایک و باوک بێ، هی خێزان بێ، هی جیران و خزم بێ، هی دەوروبەر بێ، ئەوە هەمووی باقیات الصالحات. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، باقيات الصالحات أود بودمينتوا أو أنا تموي بودمينتوا. خير عند ربك ثوابا وخير أملا. أما هتا يعني توجيهي شي زور بسودي تدا بومان فيرمان دكا أي بندكانم كاتكانتان زور بي لباقيات الصالحات دا صرف كان نقل كوكرنوي مالو خزمت كردني من دار صرفي كان لباقيات الصالحات. بەخوا کە مردیت لەوەیە مناڵەکەت بە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵیش نەیە سەردانی گۆڕەکەشت نەکات، ئەوایە لەوانەیە بە 7 هەفتەش تۆی نەیەتەوە بیر دوعایەکت بۆ بکات. بۆیە عاقڵ ئەو کەسەیە کە پێش ئەوەی بمرێت باقیاتە الصالحات بۆ خۆی بەڕێ دەکات. خير عند ربك ثوابا وخير أملا. روجانا برسيار لخوتك، ما هي الباقيات الصالحات التي قدمتها اليوم؟ أو كردوا شاكاني كبوم دمين نوا
چین کە ئەمڕۆ کردو من ئەنجامم داون ئەمڕۆ چیم ئەنجام داوە با بزانم پرسیار لە خۆت کە براکەم محاسبەی خۆت کە با ڕۆژانە ڕەسیدێک هەد بێ لە چی لە باقیات الصالحات بە تایبەتی زیکر بە تایبەتی یادی خوا ئینسان زۆر بەردەوام بیکە ئەوە هەمووی بەڕێی دەکەی بۆ قیامەت و دەمێنێتەوە بۆت اینجا دوای ئەوەی کە خوای گەورە حەقیقەتی ژیانی دنیای خستینە بەرچاو ئێستا چی ئێستا ڕۆژی دوایی چۆنە بزانین کاتێک کە خەڵکی زیندوو دەبێتەوە کاتێک کە دنیا کۆتایی دێ و ڕۆژی دوایی دێ چی ڕوودەدا پەروەردگار دەفەرمێ وەیەومە نوسەیڕ الجیبال و باسی ئەو ڕۆژەیان کە بۆ بکایی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام کە دنیا کۆتایی پێدێت و چێوەکان لە ڕەگ و ڕیشەوە هەڵدەکەنین و دەیانڕوێنین و دەبن بە تۆز و با وتەڕە الأرض بارزە و زەوی دەبینی ئاشکرایە ئێستا ئێمە لێرەوە ئەو دی و ئەزمەڕ نابینین بۆ چکە چێوی ئەزمەڕ ڕێمان لێ دەگرێ بەڵام کە چێوەکان هەڵکەندران و هەمووی بوو بە تۆز و با و ڕۆیشت نەما ئەو زەویە چی لێدێ دیارە هەمووی دیار و ئاشکرایە هەموو خەڵک یەکتر دەبینێ هیچ شوێنێک نییە بڵێ من لە پاڵ فلان گرد و فلان تەپۆڵکە و فلان شاخە و لە فلان دۆڵەدا من خۆم دەشارمەوە خۆشاردنەوە نییە تەخت هەموو خەڵکی دیارە هەمووی وحەشەڕناهم و کۆیان دەکەینەوە خەڵکەکە هەمووی کۆ دەکەینەوە ئێستا لەو زەویە تەخت و دیار و ئاشکرایە فەلەم نوغادر منهم ئەحەدا هیچ یەکێک لەوان جێناهێڵین چونکە کافر لەو ڕۆژەدا دەڵێ یا لەیتەنی کونت توڕابا حەز دەکا خاک و خۆڵ بوایە نەک مرۆڤ بوایە بۆیە حەز دەکا ئەگەر جێ بهێڵدرێ هەر لە قەبرەکەیدا بمێنێتەوە و زیندوو نەکرێتەوە بەڵام خوای پەروەردگار لێ ناگەڕێت فلم نغادر منهم أحدا هر همومان وكلهم آتيه يوم القيامة فردا همومان تاك بتاك دەبێ بچینە ڕوبەڕووی خوای پەروەردگار ببینەوە و محاسبەمان کات وعرضوا على ربك صفا ئێستا هەمووی عرض کران ڕیز کران بەڕیز بەرامبەر خوای پەروەردگار بۆ محاسبە لقد جئتمونا كما خلقناكم أول مرة پەروەردگار دەفەرمێ بەدڵنیاییەوە ئەوەتە ئێوە گەڕانەوە لای خۆمان چۆنیش گەڕانەوە كما خلقناكم أول مرة بەو شێوازەی کە دروستمان کردن یەکەم جار بەڕووتی بە خەتەنە نەکراوی بە پێیپەتی ئاوە حوفاتەن عوڕاتەن غوڕلا خەڵک هەمووی ئاوایە عایشە ڕەزای خوای لێ بێت فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام جا چۆن ئەی ژنان و پیاوان سەیری یەکتر ناکەن هەمووی ڕوود بێت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی یا عائشە الأمر أشد من ذلك ترسی ئەو ڕۆژە زۆر لەوە گەورەترە کە مرۆڤ بیر لەوە بکاتەوە لە ملیۆنا یەکیش ئێستا دەیبا من نەزەرێکم نەزەری چی ئەو ڕۆژە ڕۆژی یەقینە کە بە چاوی خۆت دەبینیت کێوەکان بە بادا دەچن بەحرەکان دەتەقنەوە مردووەکان زیندوو دەبنەوە ئەوە لێپرسینەوەی خوای پەروەردگار دەست پێ دەکات و مەحکەمە دادەمەزرێت خۆر دابەزیەوە نزیک بۆتەوە هەمووی نەفسی نەفسیەتی ئیشەکە زۆر لەوە ترسناکتر و گەورەترە ئینسان بیر لەوە بکاتەوە بل زعمتم أن لن نجعل لكم موعدا بەڵکو ئێوە گومانی ئەوەتان برد لە دنیادا کە ئێمە لن نجعل لكم موعدا چیتان بۆ دانانین کاتێک و شوێنێکتان بۆ دانانین کە زیندوتان کەینەوە و محاسبەتان کەین و لێپرسینەوەتان لەگەڵ کەین لە دنیا زۆرێک لە خەڵکی وا دەڵێت گومانی وایە کورە بابە کە مردی زیندوو بوونەوەی چی تا لە دنیادای بیخۆ و ڕابوێرە و تەواو دەی ئێستا دەیبینیت زیندوو کراویتەوە ووضع الكتاب
دوای زیندووکردنەوە و کۆکردنەوە ئینجا چی ووضع الكتاب كتاب الأعمال كليەکێک کتابی کردەوەکانی خۆی بە چاک و بە خراپ بۆ دانراوە و پێی دەدرێت بە دەستی ڕاستی یا بە دەستی چەپی ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا خواهی گەورە بۆ هەر یەکێک کتابەکەی خۆی بۆ دەردێنێ ئەوە نەتیجەکەت ئەوە دەرەجەکانتە ئەها لە فیزیا ئەوە و لە چیمیا ئەوە و لە ئەحیا ئەوە و لە ئینگلیزی و لە کوردی و لە چی و لە چی ئەوە دەرەجەکانتە سەیریک اقرأ كتابك کاتێک کتابەکە دادەندرێ و هەر کەسە کتابی خۆی دەدرێتەوە و نەتیجەی خۆی وەردەگرێتەوە فترى المجرمين مشفقين مما فيه مجرمەکان کە تنکەرەکان تاوانبارەکان دەبینیت ترسیان لێ دەنیشێت لەوەی کە لە ناو کتابەکەیاندا هەیە چونکە دەزانن چ خراپەیەکیان کردووە لە دنیادا ويقولون دەڵێن چی یا وەیلەتەنا یعنی هاوار بۆ خۆمان بە هیلاکچوون و تیاچوون بۆ خۆمان قوڕ بە سەرمان ما لهذا الكتاب ئەمە چی ئەم کتابە لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها كسيري كتابي أعمالي خوي دكا هم كتابا نەگوناهێکی بچووک نەگوناهێکی گەورەی کردومانە هیچی جێ نەهێشتووە إلا أحصاها سەرژمێری کردو تۆماری کردووە دیقەت بدەنێ مجریمەکان شەکوای ئیحساء دەکەن نەک شەکوای ظوڵم ناڵن ئەم کتابە چییە کۆمەڵ شتی تێدایە ئێمە نەمان کردووە شتی زیادی تێدایە نە چاک دەزانن هەمووی خۆیانە چاک دەزانن خوای گەورە زوڵمی لێ نەکردوون ئەم کتابە چییە لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها هیچی جێ نەهێشتووە هیچی تەرک نەکردووە هیچی جەب نەداوە وازی لێ نێناوە نەک بچووک نە گەورە إلا أحصاها سەرژمێری کردو تۆماری کردووە ئەمە چیت پێ دەڵێ برای مسلمان أحصاه الله ونسوه هەرچی تۆ دەیکەی خوای گەورە دەینووسێت لە ڕێگای مەلایکەتەکانەوە تۆ لەبیر دەچێتەوە بەڵام خوای گەورە تۆماری کردووە لەسەرت بۆیە هەوڵدەین هەر کە تووشی تاوان بووی زوو تەوبە بکات بەپەلا بۆی بسڕێتەوە بۆت إن الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ويبسط يده بالنهار ليتوب مسيء الليل پەروەردگار بە شەو دەستی ڕادەخا بۆ ئەوەی تەوبەی ئەو تەوبەکارانە قبوڵ کات کە بە ڕۆژ تاوانیان کردووە بزانم پێشەوەی شەو ڕۆژی بەسەردا بڕوە تەوبە دەکات کە تەوبە بکە خوای گەورە لێ قبوڵ دەکات و بە ڕۆژیش دەستی درێژ دەکا و دەستی ڕادەخا بۆ ئەوەی تەوبەی ئەو کەسانە قبوڵ کا کە بە شەو گوناهیان کردووە بزانێ زوو تەوبە دەکەن و لە فەرمودەی تردا هاتووە تا 6 سەعات تاوان دەکەی لەسەرت نانووسرێ بەشک و پەشیمان بیتەوە لەو ماوەیەدا کە پەشیمان نەبوویتەوە تەواو لەسەرت نووسرا و گوناهی بچووکیش بە بچووک نەزانین بە کەمی نەزانین ئەوەتە ڕۆژی قیامەت دەفەرمێ لا يغادر صغيرة هیچ گوناه بچووکیش بێ هەمووی نووسیوە ئێبرام بچووکیش بێت کە کۆ بێتەوە بچووک و بچووک و بچووک کۆ ببنەوە وای لێ دێت کێوێکی لە دروست دەبێت ووجدوا ما عملوا حاضرا ودەبینن ئەوەی کە لە دنیا کردویانە هەمووی لەبەردەستیان ئامادەیە کردەوەکان نووسراوە ولا يظلم ربك أحدا و پەروەردگارت ستەم لە هیچ کەسێک ناکات لە کافریش ناکات چی کردووە ئەوەیە و نەبێت تاوانێک سەغیرە بێ بۆی بە کەبیرە دانابن یا حەسەنەیەکیان کردبێ خوای گەورە بۆی نەنووسی بن نە لا يظلم ربك أحدا بۆ لكمال عدله چونکە زۆر عادل و دادپەروەرە پەروەردگارمان کەواتە ڕۆژی قیامەت ئاوایە پێش ئەوەی ئەو ڕۆژە بێت و بڵێ یا وەیلەتەنا قوڕ بە سەرمان ئەمە چی ئەم کتابە پێش ئەوەی ئەو ڕۆژە بێت هەوڵ دەبراکەم خۆت کتابەکەی خۆت پڕکەیتەوە با خۆمان پڕیکەینەوە
دەتوانین بەڵێ وەڵڵا دەتوانین هەوڵدە بەردەوام با بەرنامەت هەبێ لە ژیانتدا ئەمڕۆ هەموو نوێژەکانم جەماعەت بوو ئەمڕۆ سنەتم کرد ئەمڕۆ ذکری خوام کرد ئەمڕۆ قورئانم خوێند ئەمڕۆ لەگەڵ دایک و باوکم شتێکی باشم کرد دڵیان خۆشکەم ئەمڕۆ کارێکم حرام بوو خۆم لێ بە دوور گرت تەوبەم کرد لە گوناه و تاوان هەوڵدە براکەم دەتوانی ڕۆژانە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبەی خۆتان بکەن پێشەوەی ڕۆژی قیامەتەوە محاسبە بکرێن دەتوانیت ڕێک تۆ ڕۆژانە جەدوەلێک بۆ خۆت دابنێ لە نهایەتی ڕۆژەکەدا دەزانی ئەمڕۆ تاوانت کردووە یان نە کە کردوتە دەی بەپەلە داوای لێ خۆشبوون بکە تەوبە بکە ئەی چەند زیکرم کردووە چەند ئەستەغفیرڵڵا چەند لا ئیلاهە ئیلەڵڵا چەند نوێژی سونەت چەند کاری چاک ئەلحەمدولله کە شەو دەخەوی دەڵێ یا ڕەبی لەکە الحەمد ئەمڕۆ دڵخۆش کە سپەیشم وابێ دوو سپەیشم وابێ ژیانم ئاوا بێ ڕۆژی قیامەت کە کتابەکەم وەردەگرمەوە ئینشاءالله دڵخۆش و ئاسوودەم بەڵام تۆ ئەمڕۆ تەماشای خۆت دەکەی غافڵ فڵان نوێژت نەکرد فڵان جەماعەتت نەکرد زکر هەر هیچ یادی خوا هەر هیچ تاوان لەسەر تاوان کردت ئەمە خراپەکانت ئەمڕۆ زۆر زیاترن لە چاکەکانت سپەیش ئاوە دوو سپەیش ئاوە سێ سپەیش ئاوە خۆت ئیهمال کرد غافڵ بووی دەی چاوەڕێکە ڕۆژی قیامەت بزانە چیت بۆ دێتەوە هەموو ئەو شتانەش بەهۆی چیەوە بەهۆی ئەوەیە کە ئیبلیسی حەسوود دەیەوێت لە ڕێگای ڕاستمان لا بدە تووشی دۆزەخمان بکە هەر وەکو چۆن خۆی لە ڕێگای ڕاست لایدا پەروەردگار دەفەرمێ وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم بیخەوە یادیان ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک ئێمە بە فریشتەکانمان وت سوزدە ببەن بۆ چێ بۆ ئادەم سوزدە بۆ ئادەم ببە ئەی فریشتەکان فەسەجەدوا هەموویان سوزدەیان برد سوزدەی چی سوزدەی عیبادەت نا سوزدەی تەحیە و تەکریم و تەشریف سوزدەی ڕێزلێنان نەک سوجدەی عیبادەتکردن باش ئەمڕۆ کە من و تۆ سوزدەی ڕێز بۆ یەکتر ببین یا کوڕ بۆ باوکی خۆی بەرێت یا بۆ دایکی خۆی سوزدەی ڕێزلێنان دروستە ڕێزلێنان یا کە سەلام لە یەکتر دەکەی بۆ ڕێزلێنان بچەمێیتەوە دروستە قاعدەیەکی فقهیمان خوێند ما ثبت على خلاف الأصل لا يقاس عليه ما ثبت على خلاف الأصل لا يقاس عليه خوين من شيء لبيريتي ما ثبت على خلاف القياس يأخذ على خلاف الأصل لا يقاس عليه يعني شيء بارك الله فيك بەڵێ ئەگەر فەرمانم بە کەسێک کرد با سوزدە بۆ کەسێک ببات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە فەرمانم بە ئافرەت دەکرد سوزدە بۆ پیاوی خۆی بەرێت بەڵام دروست نییە نابێت ما ثبت على خلاف القياس يعني على خلاف الأصل لا يقاس عليه بۆ نمونە یەکێک لە نمونەکان لەسەر ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێکیان دوور کاتی کرد و سەلامی دایەوە چێ بە پێغەمبەری فەرموو عەلەیهی سەڵات وسەلام ئەنەسیتە ئەم قەسوڕەتی السەڵات چێ ذو اليدين صحابي ذو اليدين پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نەخێر نوێژ کورد نەکراوەتەوە فرمي دي في عمر يقول عليه الصلاة والسلام تو دور كاتت كرد شواري دود كرد في عمر يقول عليه الصلاة والسلام دور كاتي تري كرد وسدي سهي برد استا بشاهتي يكس حكمي دا آية يكس ببي بشاهد أما أصلا يا خلافي أصلا خلافي أصلا بلان بدليل ثابت بو ما دام خلافي أصلا ناكر لما دوابلين يك شاهد بس ما ثبت على خلاف الأصل أو القياس لا يقاس عليه
سەحابیە کاتە لای پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی پێغەمبەری خوا من لە ڕۆژی ڕەمەزان چوومە لای خێزانم قڕ بەسەرم بووە چی بکەم فەرمووی 2 مانگ بە ڕۆژوو دەبێ فەرمووی وەڵڵاهی ناتوانم فەرمووی بڕۆ 6 ڕۆژ بە ڕۆژوو بە وتی وەڵڵا هیچم نییە 2 مانگ بە ڕۆژوو بە ئینجا 6 فەقیر خواردن بدە فەرمووی هیچم نییە فەرمی دەبوەستە تا خواردن بۆ دێنم بۆی بدێتە 6 فەقیرێک خواردنی بۆ هێنا خورمای بۆ هێنا فەرمووی تەوزیعێکە بەسەر فەقیردا جاکتی وەڵڵاهی لەو شارەدا لە من فەقیرتری تێدانی من و خێزانم فەرمووی ئەطعیمه ئەهلەک دەبڕۆ بیدە ماڵ و مناڵی خۆت ئێستا ئەسڵ ئەوەیە ئیطعام 60 مسکینن یاخود پێش ئەوە چی صیام و شەهڕین وەنیە کەسێک وا بکات دەبێت 2 مانگ بە ڕۆژوو بێ لەسەرێ کە نەتوانێ خواردنی 6 فەقیر ئێستا دەکرێت ئێمە بڵین تەواو مادام ئەو سەحابیە بڕیاری بۆ درا لەمە دووەواز لە ئاەتەکە دێنین هەر کەسێک ڕەمەزان چۆلای خێزانی خۆی بابێ خورماشی دەدەین و بیبات لە ماڵەوە بیخوا لەگەڵ خێزانێ دەکرێت نابرا نا وریابە ما ثبت على خلاف الأصل لا يقاس عليه ئێستا ئەوەی کە بە دەلیل ڕوویدا دەڵێنەوە پێغەمبەری خوا ساسم ئیستیثنای بۆ سەحابەیە کرد ناکرێتە قیاس تەواو وەڵا کاکە لەمە دووە مۆزوعەکە ئاسانە هەر ڕەمەزان بوو حەزت لێ بوو بچۆ لای خێزان تو وەرەوە بڕۆ مزگەوت مامۆستا سەلەیەک خورماشت دەداتێ دەیبێتە ماڵەوە بۆ خۆت ئابەت غەڵەتی وا نەکەیت بەخوا دەبێت 2 مانگ بە ڕۆژوو بی 2 مانگ دەیە بە ڕۆژوو بی من دائما هەر کەس دێتە لام ئەو پرسیارەم لێ دەکا کە توش بووە قەوم هەندوویەتی دەڵێم دەتوانی ڕەمەزان بە ڕۆژوو بی دەڵێ دەڵێم بەخوا دەوێت بە ڕۆژوو بی آخر مامۆستا چی و ناتوانم و نادەتوانی ڕاز ناکەی بۆ دەتوانی ڕەمەزان بە ڕۆژوو بی بۆ ناتوانێت ویتر بە ڕۆژوو بی ئەمما پیرەمێردێکە بە ساڵاچوویەکە نەخۆشێکە بە زۆر دەتوانێت ڕەمەزانەکەی بگرێەوە جیاوازە عوزری هەیە ئەجینا نابێت باش شتێک کە خلافی ئەسڵ بوو بەڵام بە دەلیل ثابت بوو خلافی ئەسڵە بەڵام بە دەلیل ثابتە قیاسی لەسەر دەکرێت قیاسی یەکێکی تر لە کەوسم باز دەکەم وانە لە ئەسڵدا سوژدە بۆ غەیری خوا دەبرێ ئەوە ئەسڵە سوژدە بۆ غەیری خوا نابرێ ئەی ئێستا خوای گەورە ئەمری بە مەلایکەت کرد سوژدە بەرێ دەڵێن دەزانی وەکو چییە لە ئەسڵدا دروستە تۆ کەس بکوژیت دروستە نا ئەی کە کەسێکی کوشتووە و ئێستا خوا ئەمرت پێ دەکا بیکوژیتەوە ئێستا ئەوەیان بە ئەمری خوایە عیبادەتە یا عیبادەت نییە عیبادەت کە بڵێ تەواو مادەم بۆ ئەو دروستە من کەسێ بکوژێ بۆ منیش دروستە کەسێ بکوژێ نا بۆستە کاک قیاس نەکەیت بۆیە دەڵێن ئەو مەسئلەیەی سوزدەی مەلایکەت بۆ ئادەم بە ئەمری خوا نەبوو تەواو بە ئەمری خوا بووە هەر ڕۆژێ تۆش ئەمری خوات بۆ هات کە سوزدە بەری بۆ کەسێکی تر بیکە بەس کە ئەمرت بۆ نەهاتووە ئەمرت بۆ هاتووە بەس سوزدە بۆ خوا ببەی کەواتە بۆت نییە بڵێ ئەی بۆ مەلایکەت ئەوەی کرد دەڵێن بە ئەمری خوا بوو فەرموو ئەمری خوامان بۆ بێنە کە تۆ دروستە سوزدە بەری بۆ کەسێک بیکە دەنا بۆت نییە بیکەیت ئاگادار بە لەوە حاڵی بووین إلا إبليس فسجدوا إلا إبليس ملائكة كان مسجدان برد تنها إبليس نبت بو الحسد كان من الجن خانه أصله چونك الجن بو أصلكي أو لا ملائكة نية لنور بيت تماشا دكين أصلكي معدن أصلكي دركة وتوائستا أبدا من لا أقر دروس كراهم آدم لقر دروس كراوه ئاگر بەهێزتر و بەتینتر و بەقووەترە لە قوڕ هەرگیز من ئەو شتە ناکە کبر لەلایەک حەسوودیش کە بینی ئێستا مەلایکەت سوزدە بۆ ئادەم ببەن حەسوودی و کبر لە ناوی برد بۆی ئەم دوو سیفەتە زۆر کوشندەیە برای موسڵمان وریابە ئەو دوو سیفەتە تێدا نەبێ نە کبر نە حەسادەت ئەو دووە مرۆڤ لە ناو دەبات دینەکەت دەسووتێنەوە ئاگری تێبەردەدا خوا پەنامەندە حەسوودی بە کەس مە ببراکە کەسێک دەبینی لە تۆ هەبووترە تەندروسترە باڵا بەرزترە جوانترە دەنگ خۆشترە یعنی ژیانی خۆشترە زیرەکترە حەسوودی پێ مەبە بڵێ خوای گەورە منیش پێم ببەخشی لەو نیعمەتەی بەوت بەخشیوە یا خوای گەورە لەوە باشترم پێ ببەخشی بۆت هەیە دوعا بکە بەس حەسوودی بەو مەبە تەمەنای ئەوە بکەی خوا نیعمەتی لێ بستێنێتەوە ئەوە صیفەتی ئیبلیسە جا دیقەت بدەنێ براکانم چۆن ئەو دوو ڕەفیقەی کە هەبوون یەکێکیان شانازی بەچی کرد
بە ماڵ و بە نەفەرەکانیەوە ئیبلیسی شانازی بە ئەسڵی خۆی دەکات کەواتە ئەو شانازیکردن و لە خۆبایی بوونا ڕێچکەی ئیبلیسە ففسق عن أمر ربه جاري كان من الجن وبما دركوت كإبليس لا جنسي جنة يا لجنسي ملائكته ملائكته يا إنس جنة إبليس لجنة ففسق عن أمر ربي يعني خرج لأمر پروردگاري درچو ليرة برسيارك ديتا بيشوا إخوائي قولوا فرمي وإذ قلنا للملائكة اسجدوا فرمانك بو ملائكة بو استا ليرة دا فرمي إبليس جورالي خوائنا كر درچو كاكا جوانە استثناءەکە منقطعە باشە بەڵام ئاکاک باش بەڵێ باش لە چی؟ لە ڕووی هێزەوە ڕێز باشە نە پرسیارەکەم ئەوە نییە بەڵێ باشە کاکە باشە براکانم ئێستا دوو وەڵامی جوان هەڵدەبژێرم لەناو ئەو وەڵامانەی کە وتتان یەکەمیان یعنی هەندێک کەس هم القوم لا يشقى بهم جليسهم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت کاتێکە هات بینی یعنی باسی ئەوەیان بۆ کرد باسی کرد کە مەلایکەت دێن دەوری حەڵقەی ذکر دەدەن دوایە بۆ خوای پەروەردگار دەچنەوە لای پەروەردگار مەلایکەتەکان پەروەردگار دەفەرمێ ها عەبدەکانی من چۆنتان بینی دەفەرمێ داوای بەهەشتیان دەکرد وەلە دۆزەخ دەترسان دەفەرمێ دەی من دەتان کەمە شاهید کە من لێیان خۆش بووم مەلایکەت دەڵێن بەڵام ئەی پەروەردگار کەسی وایان تێدا بوو کە لەوان نەبوو لە ئەسڵدا بۆ زیکر و عیبادەت نەچوو بووە دیارە ئیشێکی بە کەسێک بۆ چۆتە ئەوێ خوای گەورە فەرمووی هم القوم لا يشقى بهم جليسهم ئەوانە قەومێکن ئەوەندە ڕێز لێگیراون ئەوەش کە لەگەڵوان بێبەش نابێ لەو ڕێزە مادام لەگەڵوان دانیشتووە شمولی دەکات ئیبلیس پێشتر یعنی لەو پلەیە دابوو کە لەگەڵ مەلایکەت بێت بۆیە ئەمرەکەی لە ڕێزدا الغنم بالغرمی مادام ڕێزت وەکو ڕێزی مەلایکە بێ دەبێ ئەرچیشت وەکو چی ئەرچی مەلایکەت بێت وەڵامی کاکەش کە فەرمووی چی ئەوەتە خوای پەروەردگار بە ئیبلیس دەفەرمێ بۆچی شوزنەت نەبرد بۆ ئادەم کاتێک ئەمرم پێکردی کەواتە ئەمری پێکرا بوو یان نا بەڵام ئەمرەکە چییە تەبەعەن بوو نەک ئیستیقلالەن ئەساڵەتەن نەبوو تەبەعەن بوو ئەسڵی ئەمرەکە بە مەلایکەتە بەس ئەویشی گرتەوە ئەویش ئەمری پێکرا بەڵێ وەکۆم ئاەتەی کە باسمان کرد ئەویش ئەمری پێکرا بوو باش ئێستا پەروەردگارمان هات ئەسڵ و فەسڵی ئیبلیسی بۆ دەرخستین ئیبلیس چۆن حەسوودی بە باپیرە گەورەمان ئادەم برد و چۆن خۆی بە گەورە زانی و چۆن سەرپێچی فەرمانی خوای کرد لە ڕقی ئادەم پەروەردگار دەفەرمێ دوای ئەوە ئەفەتەتەخیدونەه وذوریەتەه ئەولیاء من دونی ئایا ئێوە کە عەقڵتان هەبێ ئەی مرۆڤەکان ئێستا دێن ئیبلیس و ذوریەتی ئیبلیس نەوەکان و وەچەکانی ئیبلیس کەواتە ئیبلیس کەواتە جینەکانیش زەواج دەکەن و ذوریەت و منداڵیشیان دەبێت جا ئایا ئێوە دێن ئێستا ئیبلیس و نەوەکانی دەکەن بە دۆستی خۆتان وەکو دۆستی خۆتان سەیریان دەکەن و گوێڕایەڵی ئەوان دەکەن من دونی جگە لە من بە دوژمن سەیر دەکەن بئس للظالمين وهم لكم عدو كأوان دجمنتان لحالتكدا بئس للظالمين بدلا أواني أو ظلمة دكان خرابترين آلو غوريان كرت وكو چي وايا بانمونه كد بو بين موا كناش قاتا أو حدا
ناشگاتە ئەو حەددا. گەنجێک یا عائیلەیەک باوکیان کوژراوە، کە باوکیان کوژراوە جیرانەکەیان با بڵێن دوو جیرانیان هەیە، جیرانێکیان هاتووە کاتی شەڕەکە کە ڕووی داوە، جیرانەکەی تریان هاتووە باوکیانی کوشتووە، بەڵام هاتووە دیفاعی لە باوکیان کردووە، بووەتە شەڕی و لە دەنجی لە جیرانەکەی تری ڕاگرتووە، ئەویش کردوێتە دوژمنایەتی لەسەر خۆی نا، لەسەر ئەو ماڵەی دراوسەی کە پیاوەکەی کوژرا. هەموو ئەو شتانەی لەسەر ئەو ماڵە مەزڵومە کرد، خۆی کردە دوژمنی کابرا، دوژمنایەتی کرد، شەڕی لەگەڵ کرد. ئێستا مناڵەکان گەورە بوون، دراوسێ زاڵمەکە بە دۆست و خۆشەویستی خۆیان دەزانن، دراوسێ دۆستە ڕاستەقینەکەش بە دوژمنی خۆیان دەزانن، بە قسەی ئەوان دەکەن بە قسەی ئەوان ناکەن. کابرای چاکەکار پێیان دەڵێ وەڵڵاهی ئێوە کەسانی زاڵمن، ئێوە باوکتانی کوشت، ئەوە وای لێ ئێوە کرد، وای لێ ئێوە کرد، من دیفاعم لێ کردن، من لەسەر ئێوە دوژمنایەتیم کرد، ئێستا دۆستایەتی ئەو دەکەن دوژمنایەتی من دەکەن بە چه عەقڵێک؟ ئایا عەقڵ قبوڵیەتی ئەمە وەفاداریە عەقڵە؟ دەی مرۆڤ ئاوایە. پەروەردگار بۆچی لەعنەتی لە ئیبلیس کرد، بۆچی لە ئیبلیس تووڕە بوو، بۆچی لە ڕەحمەتی خۆی دەری کرد لەسەر چێ؟ لەسەر ئادەم، لەسەر باوکمان، لەسەر باپیرە گەورەمان. کەچی ئێستا بەنی ئادەم، نەوەکانی ئادەم دێن گوێڕایەڵی ئیبلیس دەکەن، دۆستایەتی ئیبلیس دەکەن، بە قسەی ئیبلیس دەکەن، نەک بە قسەی خوای پەروەردگار بکەن. ئەمەش بەڕاستی فی القیاسی بەدیع و شتێکی سەیرە، زۆر سەیرە. و ئەوە ئەومان پێ دەڵێ کە پێویستە ئێمە گوێڕایەڵی خوا بکەین، نەک گوێڕایەڵی ئیبلیس، نەخەڵەتین پێیان. نمونەی ئەوەش لە ژیانی ڕۆژانەی ئێمەشدا دەیبینین براکانم، دەیبینین. جاری وایە تۆ دەچی بۆ ناوبژیوانی، جاری وایە تۆ دەچی دیفاع لە مەزڵومێک دەکەی بەرامبەر زاڵمێک، تۆ بۆ چووی دەنا هیچ کێشەت لەگەڵ بەرامبەرەکەی تر نییە، کەچی دوای ئەو دوانەیەکتر دەگرن و دوژمنایەتی تۆ دەکەن. چەندان جار شتی وا ڕوو دەدا، خۆ من شەڕەکەم لەسەر تۆ بوو کاکە، لەسەر تۆ شەڕم کردووە لەگەڵ کابرا، لەسەر تۆ من لی تووڕەم، کەچی دوایی مەسلحەتی دنیای وا دەخوازێ هەردووچی یەکتر دەگرێت بۆ دژایەتی تۆ. ئەمە ڕێچکەی ئیبلیسیان گرتووە. کەواتە زانیمان ئیبلیس سەرچاوەی حەقد و حەسەد و کیبرە. ئەی مرۆڤ گوێڕایەڵی مەکە، پێی مەخەڵەتێ، بە دۆستی خۆتی مەزانە، هەر بە دوژمنی خۆتی دابنێ، کە بە دوژمنی خۆتی دابنێ و خوای گەورە بە دۆستی خۆت دابنەی سەرکەوتوو دەبی، خوای گەورە دڵسۆستە. کە ئاڵوگۆڕت کرد ئەوە تۆ زاڵمی و خراپترین ئاڵوگۆڕیت کردووە. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری نەوەجوانەکانی و سفاتە بەرزەکانی لێمان خۆش بێت، ڕەحممان پێ بکە، ئەخیرمان خێرکە، بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان بکات. خوای پەروەردگار قورئان بکەیتە حوجە بۆمان، نەیکەیتە حوجە لەسەرمان. آمین والحمد لله والصلاة والسلام على رسول الله. بارك الله فيكم.